بەناوی خی گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ دووەم جار دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانیان ئەنجامدا و داوا دەکەن حکوومەت هەلی کاریان بۆ بڕەخسێنێت. خۆپیشاندانی ئەم دەرچوانە لە کاتێکدا ماوەی زیاتر لە 8 ساڵە حکوومەت هەرێم پرۆسەی دامەزراندنی وەستاندووە. ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆ سەرم پرسە دەکەین بە میوانداری بەڕێزان ئاسۆ بەرزنجی سەرۆکی ئەنجومەنی گشتی دانەمەزراوان، هەروە دکتۆر بێستون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان، لە هەولێریشەوە سیروان بابان ئەندامی پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کەمتر لە 10 ڕۆژدا بۆ جاری دووەم دەرچووە دانەمەزراوەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە زۆربەی شار و شارۆچکەکان گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا و داوایان کرد حکوومەت هەلیکاریان بۆ بڕەخسێنێت یان لە کەرتی گشتی دایان مەزێنێت. خۆپیشاندەران دەڵێن حکوومەت بێپلانە و تا ئەو کاتی لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە وەڵام دەدرێنەوە و داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت لە ناڕەزایەتی دەربڕین بەردەوام دەبن. وەک دەرچوانی دانەمەزراوی هەڵڵابجا بەموو شێوێک پشتیوانی شارەکانی ترەبین ئینشاءڵڵا بەڵێنمان داوە تاوەکو بە شێوەیەکی جدی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جوابمان نەدرێتەوە بەردەوام ببین ئینشاءڵڵا. لە 2010 بۆ 2009 تەخەڕوجم کردووە تا ئێستا دانەمەزراوم هەموو ڕێگایەکشم گرتووەتە بەر چه ئەو فۆرمانەی کە ڕسمی بوون یاوانی کە ناڕسمی بوون لە هیچیان ناوم نەهاتوەتەوە. داواکارم تۆزی عەدالەت بن و چاوێکمان پێدا بخشێنەوە بە عەدالەتانە بڕیار بن و ئێمەش مافی خۆمان هاتوینەتە سەر شقە. ئێمە وەکو ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراوانی زانکۆ و پەیمانگاکان وێڕای جەختکردنەوە لەسەر داواکاریەکان پەیمانی بەردەوام بوون لە خۆپیشاندانەکان دووپات دەکەینەوە و جارێکی تر هۆشداری تند دەدەین بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە یاریکردن بە ئایندە و چارەنووسی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و تا دێت شەپۆلی ناڕزایی گەنجان و دەرچوان ڕۆژ لە ڕۆژ لە زیادبووندایە. هەروەها هەموو لایەک دڵنیا دەکەینەوە تا چەسپاندن و جێبەجێکردنی داواکاریەکان شەقام چۆل ناکەین و لە خۆپیشاندان و چالاکی دیکەی مەدەنی بەردەوام دەبین. خۆپیشاندانەکەی ئەمڕۆ لە هەریەکە لە سلێمانی، هەولێر و هەڵەبجە لە قەزاکانی کەلار و چەمچەماڵ و ڕانیە ئەنجامدران. باسییان لەوە کرد پێشتر چەند جارێک بەڵێنیان پێدراوە لە کەرتی تایبەت هەلیکاریان بۆ بڕخسێنرێت بەڵام جێبەجێ نەکراوە. وێڕای بەرزکردنەوە یاداشنامە و بەڕێوەچوونی خۆپیشاندانی سەرتاسەری بەڵام تا ئەم ساتە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. بۆیە ئێمە وەکو ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان وێڕای جەختکردنەوە لەسەر داواکاریەکان و پەیمانی بەردەوام بوونمان لە خۆپیشاندانەکان دووپات دەکەینەوە. جارێکی تر هۆشداری تون دەدەینە بەدەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە یاریکردن بە ئایندەیەکی چارەنووسی گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و تا دێت شەپۆلی ناڕزایی گەنجان و دەرچوان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەبێت و هەروە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە تا چەسپاندن و جێبەجێکردنی داواکاریەکانمان شەقام چۆڵ ناکەین و لە خۆپیشاندان و چالاکی دیکەی مەدەنی بەردەوام دەبین. ئێمە هاتووین داوی سەرەتایی ترین مافی خۆمان دەکەین کە مافی دامەزراندنە پێم وایە مافێکی ئەوەندە گەورە نیە لە ئاست حکوومەتدا. حکوومەتێک کە توانای هەبێت چەند ملیۆنێک بە پەرلەمانتارێک بدات، توانای نەبێت 500,000 بە دەرچوێکی دانەمەزراو بدات و کە ساڵەها خوێندوویەتی لە پێناو یەک ئامانجی هەبووە کە ئامانجەکەشی کە بەرهەمی بڕوانامەکەی خۆی بخوات. هەروەها لە بەیاننامەیەکدا کە ڕاستی لایەنە پەیوەندیدارەکان کراوە ڕخنە لە پرۆژە چاکسازیەکەی حکوومەت دەگرن و دەڵێن پرۆژە چاکسازیەکەی حکوومەت هێندە خزمەتی بە بندیوار و موچەی پلە باڵاکان کردووە، نیو هێندە خزمەتی بە دەرچوانی دانەمەزراو نەکردووە. جێگەی سازسوورمانە حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و ڕەخساندنی هەلی کار و دامەزرانی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و بنیاتنانی ژێرخانێکی استراتیژی تۆکمە و دروستکردنی هەرێمێک کە ماف و یەکسانی و دادپەروەری بۆ هاونیشتیمانیان دابین بکات هەوڵی بە یاساییکردنی بندیوار و موچەخۆری حیزب دەدات. لە تازەترین هەنگاودا حکوومەتی هەرێم پرۆژەیەکی بەناوی چاکسازی پێشکەشی پەرلەمان کردووە و ئەوەی جێگەی سەرنجە ئەم پرۆژەیە هیچ هەلێکی کار یاخود دامەزرانێک بۆ دەرچوان ناڕەخسێنێت و هیچ پلان و بەرنامەیەکی گونجاوی بۆ پێشکەوتنی وڵات و پتەوکردنی ژێرخانی ئابووری لە خۆ ناگرێت. ئەمڕۆ بەناوی خوا هاتوینە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ داواکردنی مافی خۆمان، مافی 16 ساڵی هەڵ و ماندووبوون و خوێندمان کە ئەوە مافێکی سەرەتای خۆمانە. داواکارین لە حکوومەت بەدەم داواکارمەوەنەوە بچێت، داوای دامەزراندن دەکەین کە ژمارەیەکی زۆرین و ساڵانە هەزارەها دەرچوو هەیە.
ساڵانە ژمارەیەکی زۆر لە گەنجانی هەرێم لە زانکۆ و پەیمانگاکان بڕوانامە لە بوارە جیاوازەکاندا بەدەست دێنن، بەڵام بێپلانی حکومەت وای کردووە کە بێکار بمێننەوە و ناتوانن سوود لە پسپۆڕیەکانیان وەربگرن. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێرمە سوپاس بۆ ئامادەبووتان کەک ئاسۆگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرتا لە ئەنجومەنەکەتان ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراو بۆچی دامەزراوە ئیش و کارەکانی ئەو ئەنجومەنەتی سەرەتا زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە کە بتوانین لێرەوە ئاماژە بە کێشە و گرفتەکانی دەرچوانی دانەمەزراو بکەین. ئاماژە دروستکردنی ئەم ئەنجومەنە سەرەتا گەڕانەوەی مافێکی سەرەتایی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانە کە مافێکی خوراوە بۆ ماوەی نزیکەی 8 ساڵە ئەم مافە لە دەرچوانی لە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان سندراوەتەوە. ئەوە گەڕانەوەی شکۆیە بۆ پرۆسەی خوێندن و بڕوانە. بەڵێ بەس بڵێن ئەنجومەنەکەتان سەرتاسەریە لە هەموو شار و شارۆچکەکانە یاخود بڵێن تەنیا لە سنووری پارێزگای سلێمانی شوکارەکانی بڵێن بەرفراوانە؟ بەڵێ ئێمە دەرچوان ئەنجومەنەکەمان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان نوێنەرمان هەیە و ئەندامانی ئەنجومەنەکەمان لە سەرجەم شار و شارۆچکەکان پێک. ئەی خۆپیشاندان ئەوەی کە خۆپیشاندانتان کردووە هەموو شوێنەکانی گرتۆتەوە یاخود بڵێن خۆپیشاندانێکی بەرفراوان یاخود بە شێوەیەکی گشتی ژمارە ئەوانەی کە دانەمەزراون ژمارەیان چەندە ئەوانەی کە لای ئێوە بە ئەو سەرژمێرەی کە کردوتانە؟ سەبارەت بە خۆپیشاندانەکان ئێمە زیاتر جەختمان لە شوێنە گەورەکان کردوێتەوە و بە شێوەی بازنی خۆپیشاندان دیاریمان کردووە. بۆ نمونە ئیدارەی راپەڕینمان بە گشتی داناوە و ئیدارەی گەرمیانمان بە گشتی داناوە سلێمانی و هەولێر وەکو بازنێکی سەربەخۆ دیاریمان کردووە. بڵێن لە هەموو شوێنەکان خۆپیشاندان تا کردو دۆکیشی گرتوێتەوە بۆ نمونە هەولێریشی گرتوێتەوە ئێمە خۆپیشاندانە؟ بەڵێ ئێمە ئامانجی سەرەکیمان لە یەکەم هەنگاودا ئەوە بوو دەری بخەین کە دەنگە ناڕازیەکە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە، تەنیا لە ناوچەیەک نییە، تەنیا لە سلێمانی نییە یاخود تەنیا لە گەرمیان و ڕانیە نییە و سەرجەم ناوچەکانی گردەوە. ئەی وەکو ژمارەتان چەندە ینی ئەوانەی کە ئەگەر 8 ساڵە حکوومەتی هەرێم پرۆسەی دامەزرانی ڕاگرتووە ژمارەکەت چەندە؟ ئامارێکی فەرمیمان لە بەردەسانیە، بەڵام بەو پێیکەوە ساڵانە لە زانکۆ پەیمانگاکان نزیکەی 25 بۆ 30,000 خوێندکار لە کۆلێژ و بەشە جیاوازەکان تەواو دەکەن. نزیکەی 8 ساڵیشە بە هەموو شێوەیەک دەرگای دامەزاندن داخراوە لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان. بەو پێ بێ نزیکەی 150 بۆ 180,000 دەرچووی دانەمەزراو لە هەرێمی کوردستانە هەیە. سوپاس دەکەم. دکتۆر جەنابیشت بەخێر بێی. ئێوە کوڕەخرای قوتابیان بۆ چونتانچێ لە سەرم خۆپیشاندانانی کە ئێستا دەکرێت بۆ دروستکردنی هەلی کار و دامەزراندن کە حکوومەت نزیکەی 8 ساڵە دامەزرانی ڕاگرتووە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سوپاس بۆ جەنابت و میوانانی بەڕێزیش دیارە ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێشتر و ئێستاش و لە داهاتوو هەموو کاتێک پێشگیری ئەوەین کە قوتابی و خوێندکار مادەم ئەخوێنێت لە وڵاتە پێویستە مافی خۆی ینی مافی وەربگرێتەوە کە خوێندنەکەی بەرهەمی هەبێ. ئێمە دین کۆمەڵێک کەسێنین ئەیانکەین بەناو کارگەی بە ئەکادیمی بوون لە هەرێمی کوردستانە کە زانکۆ پەیمانگاکانن. ئەم کەسانە بە جۆرێک لە جۆرەکان پسپۆڕیەکیان پێدێن. ئەم پسپۆڕیە بۆ ئەوەیە کە ئەم کەسە لە بوارێکی تایبەتمەندا سوودی هەبێ و ڕۆڵ ببینێ. بەڵام ئەم پسپۆڕێکە تۆ پێدەی پێویستە دەرچوویەک کاتێک کە خوێندن تەواوەکە بۆ ئەوەی خوێندنەکەی بە کردداری بکە پێویستە ڕاستەوخۆ بەردەوام بێ بە ئەدالەت بە پراکتیزەکردنی خوێندنەکەی بەردەوام بێ بۆ ئەوەی کە وەری گرتو بە نەزەری بە شێوازی تیۆری وەریگرت بێت لەو واقعی کە هەیە کە خزمەتکردن لە کەرتە جیاوازەکانی
سێکتەرە جیازەکانی کەرتی حکومی و هەروە سێکتەرە جیازەکانی کەرتی تایبەت بێت ئەو ئەکادیمی بوونەی خۆی خزمەت بکە و خزمەتەکەی بۆ نیشتیمان بێ بۆ وڵاتیانی بێ بۆیە ئێمە هەمیشە بە شایەتی دەرچوان بە کە ئەوانەی کە هەموو جارێک کە لەگەڵمانە بوون هاوکاریان بووین هەمانگ بووین و پشگیری تەواوی مافەکانیان و داواکاریەکانیان بووین بۆ ئەمەش لە هەموو دەرگایەکمان داوە ڕێنماییمان بە هەموو ئەندام و دۆست و لایەنگرێکی خۆمان داوە کە ئەمە مافێکی سەرەتایی خۆتە سڵی لێمەکەرەوە بەشدار بە و هەموو ڕێککارە مەدەنیەکان کە لە کاتە جیاوازەکان کە نوێنەری دەرچوانی دانەمەزرا و هەندێک جار یەکەمەکان هەندێک جار وانمەە سێکتەری تەندروستی یان سێکتەرە جیازەکان کە سەردانیان کردوین پێماوەتوون هەموو ڕێککارە مەدەنیەکان ڕێگا مەدەنیەکان بگرنەبەر بۆ ئەمە ئێمە پشتیوانی تەواوتانەبین و بۆ ئەمان و بۆ دوای ئەمانیش ئێمە بە هەمان پشتیوانی هیچ پاساوێک کێ بۆ دانەمەزراندن یاخود نەکردنەوەی دەرگای دامەزراندن لە کاتێکە مەسەڵەن نزیکی هێشت ساڵە پرۆسەیە وەستاوە ئێمە لە هەرێمی کوردستانە کە ئێسش کەس لە سەروبەندی پرۆسی چاکسازی و یاسایی چاکسازی لە موچە و دەرماڵە و خانە نشینی کە ئێستا باسێکرێت و زۆر گەرمە و خەڵکی کۆمەڵێک مزایدە و سنگ دەرپەراندن و خۆسوورکردنەوەی بۆەکە بەڕاستی لەم هەرێمی کوردستانە تا ئەم دقەیش کە زۆر تەچی دەکرایەوە ئەبێ دادپەروەری جێبەجێ بکرێت لە کوردستان دادپەروەری جێبەجێ ناکرێت گرفتی گەورەی دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان لە یەکەم ساتی دەست بەکاربوونی تاوەکو ئەم دقەیە قسیتیاکەین نەبوونی دادپەروەریە نەبوونی شەفافیەتە دابشن یعنی جیاوازی تەواوە لە نێوان تاکەکانە هەندێک کەس تاکی ژمارەیە کە هەندێک کەس تاکی ژمارە دووە هەندێک کەس تاکی بێژمارەیە لە کوردستانە ئێستاش ئێمەڵێن دامەزراندن ڕەتدا ڕاگیراوەوانە نەخێر دامەزران بۆ هەنێک کە زەڕانە گیراوە ئەسڵان هەیە هەفتەی پێشوتە دامەزراوە لە وەزارەتێکی جیاواز هەیە بۆ نەوەنە خوێندنێک تەواوەکە ئەم خوێندنە لە شوێنێکی تر پێی دا ئەمەزرێکە نە خوێندنەکەی نە پسپۆڕیەکەی نە شێوازەکەی نە پەیوەندی و دوو خوێندنە بەیەکەوە هیچ نییە بەڵام تای دامەزراوە ئەوە تا بۆ نمونە بڕین ئێمە یەک گەڕانی خێرا بکەین بە زانکۆکانە بزانین کام کۆلێژ و پەیوانگا لەم هەفتانی ڕابردوو خەڵک شۆ داوای کردووە کە شادەکەی بهێنێ بۆچی بۆەوەی کە لە شوێنێک دامەزراوە بۆیە دانەمەزراندن واستە بڵێن بەڵێ لە هەرێمی کوردستانانەوە ساوە بە فێڵێک لە فێڵەکان بە جۆرێک لە جۆرەکان بە خزمێنە و بە حیزبێنە بە خزمایەتی و بە هەموو ئەمانە وای لاتۆ کاکە ئێمە ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان خەڵک خانە نشینە بێ ئەم خانە نشینانە بۆ تاوەکو ێسەیش جی ئەم خانە نشینانە چۆڵ نەبوو دەرگایەکی دایرەیەک دانەخرا یەکسەر شوێنەکەی پڕە بێتەوە ژمارەکان هەروەکو خۆیانن ڕاستە لێرە کەمە بێ بەڵام لەوێ ژمارەکە هەروەکو خۆیەتی لەسەرەوە هەروەکو خۆیەتی لەو کاتەوە من بیرم کردوێتەوە و باسی ژمارە لە کوردستان ئاکرێ هەرە وترێ ملیۆنێک و ئەوەنە هەزار موچە خوارەیە لە کوردستانە تا ئێسش کەوی نەکرد سپاسەکەم دواتە گرێم بۆ لای پەرز دەگەر بچینە هەولێر کاک سیروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم وەکو میوانەکان ئاماژەیان پێکە ئێستا نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراوی زانکۆ پەیمانگەکانی هەرێم هەیە هەوکاری چێکە حکوومەت هێرێم ینی هیچ پرۆژە و بەدیلێکی نییە لە کاتێکە مەسەلەن دامەزرانی وەستاندووە ئێوارەتان باش هیوادارم زۆر باش بن دەرچوانی پەیمانگا و زانکۆکان و بەگشتی لە کوردستانە بە دوو شێواز غەدریان لێکراوە شێوازێکیان کە ئەم حیزبانەی کە لە کوردستان پارتیویکێتی باڵادەستن نایەنەوێ ئەو کەسانەی کە بە شێوەیەکی ڕێک و پێک هاتوونەتە کای خوێندن و خوێندنیان تاوا کرد و پلەکانی خۆیان تاوا کردووە دابمەزرێن و دەستەکەیان کەشف بکەن چونکە زۆرێک لەمانە کە سەرکردن بەداخەوە هەندێکی زۆریان شەهادەکانیان تەزویرە ئەگەر یەکێکی وەکو ئەم هاوڕێیانە دوای ماوەیەکی زۆر کە خوێندوەتی بێتە کای خوێندنەوە بۆ نمونە یا بێتە کای فەرمانبەریەوە بە پلەی وەزیفی سەرەکەوێ ئەوانە کەشف بن ئەوانە خۆیان و هەنێکی زۆریان لە ئەندامە گەورەکانیان کاتی خۆی
لەبەرەوەی کە پێشمەرگە بوو نیانتوانێت بخوێنن ئەوە ڕێزێکی زۆرمان بۆ هەیە بەڵام خۆ ناکرێت دوای ئەوە ئێمە باجی ئەوە بین کە ئەوان نیان خوێندووە لە پێشمەرگایەتی لە خوێند دواکەوتن بێن بە تەزویریا بە پارە شادی وەربگرن. بەشی دووەمیش ئەو کاکەیە ڕێزم هەیە بۆی زۆر زۆر ڕاست دەکات منیش هەمان پرسەرنجم لە دروست بووە باشە ئێمە چەند ساڵارە بیستین ئەوەنە 100,000 200,000 تعین نەبوون ئەمە نەزیادیکردنەی کەمی کرد ئایا ئەم هەموو ساڵە کەس خانەنشین نەبوو ئایا لەم چەند ساڵی کە ڕابرد کەسێک بە نەخۆشی خانەشین نەبوو کەسێک کۆچی دوایی نەکرد مدیر عامێ کۆچی دوای نەکرێکی کە بێتە ژێری بێتە جێ ببورن یعنی ئێمە لە ئاست کێشەیەکی زۆر زۆر گەورەیان ئەمە کێشەی پارە و ینی باری ئابووری ئەو شتاننی ئەمە کێشەی سیستەمە من سیرم لێت حکومتێک داوای داهێنان لە هاوڵاتەکانی بکە کە خۆی متبوار نەدات چەندین ڕێکخراوەیە کە ئێمە ڕۆژانە لە پەرلەمان یەن سەردارمانەکەن ئەم ڕێکخراوانە تەنها محتەمن بە پاڵنەری ئەوە بن کە دابمەزرێن لە هیچ شوێنێکی دنیا لەم گردونە گەورەیە شتێنی ڕێکخراوێک پشتگیری بکات دابمەزرێت حکومت باوکی میلەتە میلەتە چێ ینی باوکە چێ مناڵەکانی فێری خوێندنەکە بۆی کە خوێندی تەواو کرد بچێ لە شوێنێکە خزمەتی گەلب بکە خزمەتی نیشتیمانێکیکە بەڵام حکومەت ئەم دەرگای داخستووە هەر خۆشی هاتووە بۆ ئەوەی کەندەڵی تیا بکە پاڵنێرێکی زۆری ئەوەیە کە قەرباڵغەیەک دروست بێت ئەم خەڵکە تووشی مەلەل بێت هەموو ڕۆژێک ئەم هاوڕێیانەمان ئەم خوشکبرانەمانێنە سەر جادا خۆی ئەکرا بە شێوازێکی تر حکومت بیتوانایە ڕێک و پێکانە ئێمە کە ئێستا خەریکی ئەم پرۆژەین کە ناودراوە چاکسازی وەڵامە 90% چاکسازیە پێم وایە ئەگەر بکرایە هاو شێوەی بەغا یان هاو شێوەی عراق ئێمە خانەی نشینی باسی پلە باڵاکانەوە هەر ناکەم و هەر من دژی ئەوم بەڵام وەکو خەڵکی فەرمانبەر ئەوانە خان نشینەکەمان تەمەنەکەمان کەم کردایەوە ئەم دایک و باوکانەمان کە تەمەنیان زۆرە ئەچوونە ماڵەوەدا ئەنیشتن پێش ئەوەی نەخۆشکەون ئەم پارە کەمەی کە هەیەە ئیسفادێکیان لێ کرد بۆ سەفەرێک بۆ نەخۆشیێک بۆ ئەمە گەنجەکانمان نەچوونە شوێنی ئەوان وزەیەکی چاک تاقەیەکی باش بە قۆتێکی باش بەس بۆ پێشنازیەوەتان نەکردووە لە پارلەمان لە پرۆژە چاکسازیەکە بچەسبێنرێت اینجا ئەگەر تۆ مەجارە بێ من بڕگەیەکی ترم هەیە من پێشنیازی نەک بەس ئەوم کردووە نمونەیەک هەیە لە دنیاە ئەبا بڕۆین تۆزێک بەرەو ئەوروپا کە زۆر دوور نییە لێمانەوە ینی ئەمە سنووری تورکیا بڕین ئەوروپایە کەس وانە لێ بڵێوەڵا کاکە تۆ باسی ئەڵمانە و دانی مارکەی ئێوانیشە بەشەر نۆکو ئێمە ئەوانیش عقلیان هەیە هەر ئێمەین کە لەوێ ئیشمان کردووە نظام سیستەمێک لە ساڵی 2005 سیستەمێک پیا بوو ناوی جۆب سنتەر بوو یعنی مرکزێک یا سنتەرێک بۆ دۆزینەوەی کار بووە ئەم مرکزە تاوان ئەم پرۆژێک کە باسیەکەم بۆتان ئەو کەسێک کە داهێنەری ئەمە بووە زیاتر لە 9 ملیۆن ئۆیرۆی لە حکوومەتی ئەڵمانی وەگرتووە تا ئەم توێژینەوەی دروست کردو و چارەسەریشە ئێستا ئەمە بە بەلاش لە بەردەستمانە ئەم حکوومەتە تەنفیزی ناکا خەتای خۆیەتی تاوانبارە ئەم سنتەرێک دامەزرێنی لە هەموو شار و قەزا و ناحەکانە جۆب سنتەرە ینی من ئەگەڕێم ئیش بۆ هاوڕێگە دۆستمەوە لە بەرامبەری ئەمەیە ماگانە موچەیەکی ئەیاتی حکوومەت ماگانە موچەیەکی بێکاری ئەیاتێ زۆر زۆر کەم ینی کەم بەوەنەی کەیتە پێی بژی ئەم هاوڕێمان تەخەڕوجی کردووە 2 ساڵێکە من هەلێکی کاری بۆ دۆزمەوە ئەویش ئەو بەشەیکەوەری گرتووە بە ماگانە بە بڕێکی کەم ئەگەڕێنێتەوە هەلی کار لە کەرتی تایبەت یا لە کەرتی حکومی زۆرە نییە شتیوانی ینی تۆ هەموو ڕۆژێ چەندین کۆمپانیامان هەیە هەموو ساحب حیزبێک چەندین کۆمپانیا هەیە من کاڵێم ساحب حیزب یعنی حیزب لێرە سەرۆکی نییە ساحبی هەیە هەموو ساحب حیزبێک کۆمپانیای هەیە شەریکە لە بانزیخانەیە شەریکە لە ئەو من چەند کەس دەناسم لەسەر ئەو جادانەی کوردستان جگەرە ئەفرۆشن ئەندامی سەرکردایەتی شەریکە لەگەڵیا هەر شتێک پارەی دیا دەستکەوێت ئەندامی سەرکردایەتی ساحبی حیزبەکان لە نەوت فرۆشتنەوە هەتا جگەرە فرۆشتنی سەر جادەکە شەریکن تایە خەڵک تاعینکەن من پێشنیازیشم کردبوو باشە بەس لە ناو پرۆژە چاکسازیەکە ینی پێشنیازیەوە کرا کەس پشگیری لێکرا کە ببێ بە خاڵێک لە پرۆژە چاکسازیەکە تەمەنی خانەنشینی کەم بکرێتەوە بۆەوەی کە بۆ منە 63 ساڵ وەکو عێراق بکرێت بە 6 ساڵ بەوەی دەرچووی دانەمەزراوی بۆ نمونە نوێ بێتە جێگەیان کاک حەکیم من یەک بوشە ئەڵێم بۆ حەقی دنیا و قیامەتم ئەو پرۆژە چاکسازیە کە هاتۆتە پەرلەمانەوە
بە سێ هۆکاری خۆڵکردنە چاوی خەڵک هاتۆتە پەرلەمانەوە بۆ ئەوەی سەرنجی خەڵک لە دزی فزیەکان لابرێ هەموو سەرنجەکان هێنایە سەر ئەوەی پەرلەمانتار چی وەرەگرێ و چەنی وەرەگرێ لێرە ئەلانێکە من هەر پێویستم بۆ پارێنێ وەرەوەریشی ناگرم ئەمە یەک دوو ئەو حکومەتە 28 ساڵەی کە ڕابرد هەمووی گەندەڵی تیا کردو وەکو سلسلەیەک وەکو زنجیرێکە خەڵکوان نەزانێت کە ئێمە لە پەرلەمان ئاسای موسامان پێ بووە مانتوانی هەموو شتێ چاکەین پرۆژە چاکسازی 1% نییە ئەڵەم 9% بۆی خەڵک جوان بزانێ کە ئێمە دوێنێشەوە تا 1.5 شەو خەریکی ئەوە بووین بەس گەڵاڵی ئیشەکەمان کردووە کە حکومەتای 28 ساڵ لەمەوە پێش گەندەڵی کردووە لە یەک سەکتەرە بەس لە سەکتەری خانەنشینی پلە باڵاکانە چەندین ملیار اینجا ببوورە باش ئەگەر بە کورتی دوای دێمەوە لا ئەوەی کە سەرنجی خەڵک لا ببرێ لەسەر ئەوەی بەڵێ ینی تەمەنی خانەنشینی کەم دەکرێتەوە هیچ پێشنیازێکە بوو لەو بارەوە پێشنیاز زۆرە ئێمە پێشنیاز کراوە کە وەکو عێراقی لێ بکرێت پێشنیاز زۆرە بەڵامی ترەوە دوو بەیانی دەنگدانی لێکرێت بەڵام من بۆ خۆم ئەگەر وشەیەکی ڕاستی میلەتی کورد وشەیەکی ڕاستیم لێوەگرێ بۆ ئێستاشم بۆ ئەو دنیاشم بۆ لای خواژێڵێم ئەوەی کە لە پەرلەمان کە زۆربەتان لە شاشەکان و بینیتان ئەوە ڕێی هەمومان نەبووە فەرز کراوە بەسەر خەڵک سپاس پەرلەمانتارانە باشە دەگەرم هەمووی قسەی دڵی خۆی نەتوانێت بیکە لەبەر ببوورە بەوەی بشتە بەڵێ دەگەرم وڵا دواتر کاگاسو بگەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە پێشتر پاساوی دابەزین نرخینەوەتە بۆ شەڕی داعش ئێستا بە لای ئێوە هیچ پاساوێک ماوە بەوەی کە دانەمەزرێن پێشتر وەکو لای هەمومان ڕوونە قەیران بە ناوی قەیران و شەڕی دژی داعش ئەمانە پاساوێک بوونە بۆی ئەوەی کە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان دانەمەزراوە و ئێمەش لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی خۆمانەوە تا ئێستاکە بێدەنگ بین لە سەرەتایەترین مافی خۆمان و پێمان وایە لە ئێستاکە هیچ پاساوێک بۆ دامەزراندن و دابینکردنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان باشە بەس بودجەکەش بە شێوە دەکات بۆ نمونە بودجەی هەرێم بەشی دامەزراندن کە یاخود تەنایەوە دامەزراندنە لە بۆ نمونە کەرتی گشتیەکە یاخود بۆنم لە کەرتی تایبەتیش ئەگەر هەلیکاریش نییە لە کەرتی تایبەت بوون سەرەتا بینە لای بودجە ئێمە لە ساڵانی 2011 کە دامەزراندن هەبووە بودجەی گشتی هەرێم کەمتر بووە لەو بودجەیەکەوە ئێستاکە هەیە واتە ئێستاکە بە ڕێژەیەکی لە 110 تقریباً زیاترە لە بودجەی گشتی ساڵانی 2011 و 2010 بەڵام بە هیچ شێوەیەک لە ساڵی 2012 هیچ فۆرمێکی دامەزاندن دابش کارێکی بۆچی دەگەن وەکو بەڕێز دەڵێ کە 2013 بۆ نمونەکە پارە لە بەغداوە دەهات مەسەرەن 1 تریلیۆن و 200 میلیار و بەس ئێستا هەرێمی کوردستان داهاتی مانگانەکە 1 تریلیۆن و 500 مەسەرەن میلیار زیادی کردووە ینی بڵین چۆتە سەرەوە ئەنی کەدا تەن نامەزرەوە کارەکەی چی ینی وەڵی هۆکارەکەی کاک حەکیم ئەوە ئەبێ لەوانی بپرسی ئەو وەڵامە لای ئێمە نییە ئێمەش بە دوای ئەو وەڵامەیە ئەگەڕێن ئێمە ئەو وەڵامەمان دەست نەکەوتەوە بۆیە ڕێگەی باش تەسکی حیزبیەوە لە بەیاننامەکەشتان لە خاڵ هێشت باسی دادپەرۆ لێ دامەزراندن دەکەن ینی ئێستا هەستان بەو کردووەکو دکتۆر ئاماژێ بگت خەڵک دامەزرا بێ بەواستە ینی هەردوو حیزبەکە خەڵکیان دامەزران دەبێ ئێمە پێمان وایە دامەزراندن تەنیا بۆ چینی هەژار و چینی بەشخوراوی وەکو خۆیان ئەڵێم پلە دوو دامەزراندن نیە ئەژینا دامەزراندن هەیە بۆ خۆیان وەکو دکتۆریش ئاماژەی پێکرد لەم هەر زۆر نەڕۆین لەم هەفتانەی پێشووە چەند کەسێکی ئێمە بە بەڵگە لامانە دامەزراوە لە وەزارەتێکی تایبەت بە شێوەیەکی ڕسمی ئەنی بەبێەوەی کە بە پێی پاڵپشتی و تەسکی حزبت دامەزراندن هەیە باش ئەی سەبارەت بە پرۆژە چاکسازیەکە ئێوە پێشتر داواتان دەکرد کە ئەنی خاڵک لە پرۆژە چاکسازەکە تایبەت بکرێت لەو داهاتەی کە لەو پرۆژەیەوە مەسەرەن دەگرێتەوە بۆ حکوومەت بۆ دامەزراندن بەکاربێن ئەم خاڵەیەوە ڕەچاو نەکرا ئێمە یەکێ لە داواکارەکانمان دیاریکردنی بودجەیەکی تایبەتە لە بودجەی گشتی هەرێمە باش و بەڕای ئێمە چاکسازیەک ئەگەر دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و گەنجانی وڵاتی تێدا نەبێت هەر تەنیا خۆیان ناویانیان چاکسازی ژینە چاکسازی نییە چونکە ئێمە ساڵانە ئەم ڕێژەیە لە زیادبووندا نازانم تا ئێستاکە حکوومەتی هەرێم بۆ بیر ناکاتەوە ینی چۆن پلانی و بەرنامەیەکی نییە کە ئەم گەنجانە هەر هیچ نەبێ ساڵانش ڕێژێکی کەمیان
دابمەزرێنێ یان هەر هیچ نەبە ساڵانە ڕێژەیەکیان هەلی کاری تایبەتیان بۆ بڕەخسێنرێت نازانم هیچ بەرنامە پلانێک نی ئەمە چاکسازی لە چ شوێنەکە ناوی چاکسازی باش سپاس دەکەم دەگەرم مراد دکتۆر سەبارەت بە گەندەڵی یانی ئەو قەبارە گەندەڵی کە چ لە مەسەلەی نەوتە هەیە لە خاڵە سنووریەکان هەیە بۆ من لە بواری وەبەرهێنان بوارەکانی تریشێ ئەگەر مەسەلەن هەوڵەکە بێ بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی دەکرێت سوود لێ بێنرێ بۆ دروستکردنی هەلی کاری نوێ دۆزنەوەی هەلی کاری نوێ خۆی کا حەکیێمە لە کوردستانە شتێک نییە لە کوردستانە گەندەڵیتیانە بێ یعنی بە حقیقەتێکە بەرپرسانی باڵایەم هەرێمەش هەر هەمووی دانی بەوان ناوە کەسیش ناتوانێت نکۆڵی لێ بکە ئەوەی لە کوردستان کێشەیە کەرتی تایبەت وەبەرهێنەر و کێرتی تایبەت حکوومەت و بەرپرس هەمووی یەک شتن بە یەکەوەن یعنی لەم وڵاتی ئێمە ئەوەی کە وەک من جاری تریش لەگەڵ جەنابەت لە کاتی یەکەمەکان دەرچووی یەک دامەزران یەکەمەکان ئەمەم وت یعنی کەسێک کە دامەزراوە هەر هەمان کەس لە کەرتی تایبەتە هەر هەمان کەس بەیانی لە کەرتی گشتیە دوای نیوەڕۆ لە کەرتی تایبەتە شەویش ئیشەترەکە بۆیە سێ شوێنی گرتووە ئەمەش هەر سێکیشیانی بە پاڵپشتی کەسێک کردووە بۆیە گەندەڵی لە هەرێمی کوردستانە ئێستا یعنی وەکواڵێ هەموو قیاساتەکانی بڕیوە هەموو شتەکانی بڕیوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دێت بۆ نمونە کۆمەڵێک با بڵێن ڕای گەیاندووە کە کۆمەڵێک ئیشەکا بۆ ئەوەی کە دەستی گەندەڵ ببڕێ خەڵکی گەندەڵ لا بەمانە بەس وەڵڵی لەمەی شەهر خەڵکێک تووشە بێت کە خەڵکەکە لە ئەسڵا گەندەڵ نەبووە لە ئەسڵا گەندەڵی کەسێتری دەرخستووە کە ئێستا خەڵک باجی ئەمەدا بەڕاستی بۆیە قەبارەی گەندەڵیری یعنی هەڵاوسان لە هەرێمی کوردستانە تەواو یعنی ڕێژەی هەڵاوسانی نازانم بازار دامەزراندن چی هەمووی بەڵێ بەزۆکو پارەش بەڕێزش پێ دوایە کە کێشەی پارەمانی ئێستا بۆ نمونە پەرلەمانتارێک میوانی ئێمە بووتی بۆ قەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکان مانگانە 50 ملیار ئەگەر حیسابیکەی بەشی 100,000 دەرچووی دانەمەزراو دەکەم مانگانە 500,000 بۆ نمونە ئەگەر حکومەت ئەمە بکات ئێمە لە کوردستان یعنی هەمومان یعنی خەڵکی کوردستان بە تایبەت ئەوەیش کە ئێستا تەمەنی دەست پێکات و ژیان دەست پێەکە هەمووی بەڕاستی خۆشویستنی نیشتیمان و ئەمانە دەستی بەستۆ بۆ ئەوەی کە کۆمەڵەشت نەکە یعنی ئیساب ئەو کاگاسۆڵێ بۆ نمونە باسکردن بە بەرپرسیارەتی چەند ساڵە خۆیان هێشتە و هیچیان نەکردو ئێمە بێت لە بەرچاو بگیرێ ئەمە بێت ڕێزی لێ بگیرێ ئەبواە بۆ نمونە هەر شەڕی داعش کە شتێکی خراپ بوو هێنیان بەسرە وڵاتی ئێمە کۆمەڵێک کە زاتن ڕەش و سپیان نەبینی هەموو شتێکیان کرد کاکە هەر حکوومەتی هەرێم یەک بانگەوازی بکردایە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان فەرموەرن ببن بە پێشمەرگە دەبزانین چەندە بوو لەو 150,000 کەسە کە زیاد لە 150,000 کەسە ئەگەر هەر هەمووی نەبووایە بەلای کەمینی وێ بوو کاکە باوەی بکردایە هەر دەرچۆکانی بان کردایە بۆ ئەوەی کە خۆشویستنی نیشتیمانەکەیان کە لە ناخیانە هەیە ناتوانێت دەرچێت لە ناخی بەهاتا بەقەر بە عملی پێی بکردایە لە بەرامبەری شەمانگانەیەکی چەند 100,000 پێ بدایە یعنی ئەمە لە هەرێمە یعنی سوێن یعنی ئێمە ئەم وڵاتە ئەگەر بین حقیقەتی بخوێنینەوە ڕەنگە سەفقەیەکی بکردایە لەگەڵ وڵاتانی ئەوروپیەمانە یەک دەرگای بکردایەتەوە بۆ نزیکەی چەند ڕۆژە بۆ ئەوی گەنجی تیان نەمایە وڵاتە یعنی ئەگەر ئەمەیە وەزە ئەم وەزا ئەمەی ئەخێنێتەوە عەجیبم لێیە گەنجێک یعنی هەموو هیوایەکیەوەیە خوێندن تەواوکە هەموو هیوایەکیەوەیە بژێوی ژیانێکی دەستکەوێ هەموو هیوایەکیەوەیە ماڵ پێکەوە بنێ ببێ بە باوک ببێ بە دایک ژیان بەردەوامکە کوردستان ئاوادانکە نیشتیمان بەرەو پێشەوە ببە هەموو ئەم هیوایەتانە تۆی ئەم هیوایەتانە هیچ لە لای تۆ بەهای نییە بە هیچ شێوەیە نایخوێنیتەوە بە هیچ شێوەیە حسابی بۆ ناکەی لەگەڵەوەشە ئەبێ ئەم گەنجە لە خواری ئەو گەنجانەی ترەوە بێ کە هاوڕێی ئەمە کە نمرەکەی لە خواری ئەمەوە بۆ کە بە ئەو پەڕی ئیهمالی نازانم بە شێوازێک کە شیاو نەبووە بۆی کە دەوامی کردووە بەڵام ئەمە لە خواریەوەیە ئەوە چیە ئەو خواپیاوە
کوڕی خواپیاوە کوڕی باوکی خواپیاوە ئەمە یعنی ئەم شتانە وای لێ هاتووە لە هەرێمی کوردستان ئەوەی خەڵکی تووڕە کردووە ئەوەی خەڵکی نیگەران کردووە ئەوەی خەڵکی ئیتر تەواو وای لێ هاتووە کە هەموو شتێک دەرخا بریتە لەوەی کە جیاوازی لە بینی من و ئەو لە دوێنی ئەو تۆ ئەکرێت جیاوازی لە هەرێمی کوردستان بە ئاشکرا دیارە ئاشکرا بەوەی کە نەشەرمی لێکرێت نە بەنی یعنی بیانووی بۆ دۆزرێتەوە هیچ نییە تۆ دامەزێنم بەس تۆ بڕۆرە بۆمە سپاس دەکەم بەڵام میێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوایی ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان مێنەوە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 سلیکۆنی واشێری حراری براندێکی نوێی سەردەمیانە و ڕێگە پێدراوە و ئەڵمانیە بەکاردێت بۆ سەرجەم و شوێنانی کە حرارین و گەرماتەیاندا لە سەر و 380 پلەی حراریەوەیە ئەم سلیکۆنە توانای چاکردنەوەی سەرجەم شکاویەکانی هەیە سلیکۆنی واشێری حراری توانای چاکردنەوەی بەشەکانی ئۆتۆمبیل و بەشی میکانیکی کارگە و شوێنە بەرهەمهێنەرەکان و چەندین شوێنی تری هەیە ئەم سلیکۆنە گەرانتی لە 100% لەگەڵدایە و توانا و هێزەکەی سەرسامت دەکات بخوازێ ئارەزووتان لارچی بێ برنجیمانیا بەدەستن بە ئاسانی دروستە بێ کاتێ هەموو شێت تاو بوو خۆشترینیان دێتە سەرمێت تەموو چێژی برنجی ئیمانیا یەکری داگرن ئامێ لە ڕۆژی لەدایک بوونتە تۆ شایستەی جوانترینی ئەمەوێ هەموو دڵخۆش بن تۆ شێش لە ژیان ببینی برنجی مانیا هێزی خوانە شایستەی ماڵ میوانە برنجی 11 هندی و 11 پاکستانی مانیا بە تام و چێژ و ناوازە و تەنیا تاکە برنجە لە هەموو ئەوروپا بەکاردێنرێت ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاک سیروان گەرم لای بەڕێز سەبارەت بە مەسلەی لە پەرلەمان هیچ هەوڵێکێ بۆ ئەوەی کۆمەڵێک یاسا هەموار بکەنەوە بۆ نمونە هەلی کاری تێدا بێ نازام یاسای کارە یاسای وەبەرهێنانە هیچ جموجۆڵێک لە پەرلەمان کراوە بە و ئاراستەیە خۆی ئەبێت جەنابەت بزانیت کە ئێستا ئێمە بۆ مانگێک پشووی پەرلەمانمان درێژ کردوتەوە بۆ
مناقەشەکردن و دەنگدان لەسەر پرۆژەی چاکسازی تاوان دوای ئەوە کە وەرزی داهاتوو دەست پێەکە بێگومان هەمەلایەنە پرۆژە هەیە من بۆ خۆم چەندین پرۆژەم هەیە کە سوودمەند ئەبن لێ ئەو ئازیزانەی کە گەنجن چینی گەنجن هەر بۆ نمونە ئێستا باسی یەکەم ڕەنگەمەی کە من باسی کەم پێویستی بە بودجێکی زۆر زەبەلاح نەبێت زۆر ئاسانە سەیری شەقامەکانی کوردستان بکەن شەقامی دەرەوە ئەو شتێک کە پێڵێن جادەی دەرەوە هەولێر بە سلێمانی بەستێ سلێمانی بە دهۆک و ئەوەی هەتا کفری و کەلار و خانەقین و ئەوانە شەقاممان نییە مە شتێکمان نییە خۆ ئەکرێت بەلایانی کەم و ئەم شتێکم باسێکم زۆر ئاسایی ئیتر ڕەنگە بەرنامەکەش تەواو بم کێشەم نابێت چەندین یعنی تۆ بزانە لەو 150 بۆ 180,000 دەرچووە تقریبا تۆ داینێ 20,000 داینی 20,000 دەرچووی ئەندازیاری ڕێگاوبان و ئیتر ئەو شوێنەی کە چاکردنی ڕێگاوبانە ئەگەر ئەم حکومەتە هەستێت بڵێ کاکە من ئەمەندە شۆفڵ و ئالیەتم هەیە ئەمەوە شەقامە دروستکەم قیریشیان هەیە خۆ هەموو معمەلەکانی خۆیانە کاچ خۆ معمەلی قیری خۆیان معمەلی چیمەنتۆی خۆیان معمەلی دار و بەرد و نازانچی خۆیانە هی خۆیانە بەس دەستی ئیشەکە هەیە یعنی تۆ من هەموو جارێک کە لە هەولێرەوە ئەچمەوە بۆ سلێمانی هەموو شۆفڵ شتەکانە بینیم ئیش ناکە سەیرم لێڵم کەی ئیشەکەن ئەمانە ئەگەر ئیشیشکا یەک ئەو شتێ پێڵەن حادی لە بەزەوە ئیشەکات ئێخۆ ئەگەر ئەم هاوڕێیانەمان بخەنە سەر کارێک و دەردی دکتۆر وتی ماگانە هەر مکافەیەکی بەسیتیان بنێ مکافەیەکیان بنێ یەکەم حکومەت ئەو جادەیە چاکات هەرۆکو بە سوغرە بیانکردن کاکە لە بێ ئیشی باشترە یەکەم ئەو شوێنیان پێ چاکە دووهەم پراکتیکیان پێکا ئیشەکان پێ زیینوەکاتەوە سێهەم لە باتیەوەی تۆ 15 کرێکارێ بێ 150 کەس ئەخەیتە سەر شوێنێک و ئیشەکە تەواو بێ لە هەمووی گرنگتر خاڵێکی گرنگتر ئەو شەقامە ئەبێ بە باجێکی جوان بە یەخەیانەوە ئەڵێن ئێمە ڕۆژێک لە ڕۆژان بە هۆکاری ئەوەی کە لە وڵاتەیە قەیران بوو کە قەیران نییە بەشداریمان کرد لە دروستکردنی ئەم جادێمانە لە هەموو دنیا ئەوتۆبانەیە فەرم ئەو تورکیاوە ئێران ئەو باسی ئەڵمانیا شت بۆ ناکەم بۆی خەڵک نەڵێوڵا ئەمان بێ بۆ دوور ئەوە ئوردون ئەوە هێمن لە ساڵەکانی هێشتا و 90 تا شەقامی تخوا حەکیم با قسەکان تەواو اینجا پێم بڕەتکایە یەمەن لە ساڵی لە هەشتا و لە 90 شەقامیان نەبووە یعنی لە سەنعا شەقام نەبوو ئێستا بڕۆ شەقامەکانیان لەم هەرێمەیە باشترە کە هیچ بودجێکیان نییە دوای ئەوە ئێمە باسی هەلیکاری چی بکەین هەلیکار کاتێک گێتە ئاراوە کە خەڵکانێکە بن واز بێنن کە خەڵکانێکە بن لەسەر و کورسیە لاچن بۆ ئەوی مۆنۆپۆلی قۆڵەخکاری نەبێت لە سیستەمی فەرمانگەیە چەند هەزار کەس ئەناسن بینەری بەڕێز ناوەکانمان بۆ بنووسن کە 20 ساڵە بەڕێوبەریان مدیرەیان دقیقە لە شوێنەکە 20 ساڵ تۆ بیگۆڕە شوێنەکەی پێ بگۆڕە هەم ئەو ئیسراحە دەکە ئەگە پارە خواردن و بەرتیل خواردن نیە هەم شوێنەکەی لێ بگۆڕە تۆ 10 ساڵ لە ژوورێکا دامنی خۆسەجن نیم ئەی باشە ئەمە خێرە بەمە ڕازیە ئیلا ئینێکی تایە کۆڕۆنێکی تیا لێ بخوایە نانێکی چوری تای بخوا تۆ شوێنەکەی پێ بگۆڕە فەرمانبەیەکی تری دانێ اینجا باش شێوەزێکی تر من داوا لە کاک ئاسۆ ئەەکەم زۆرشم پێخۆشە بێ ئەو بەڵگانم بۆ بنێرێ کە هەفتەی پێشوویان مانی پێشوویان لەم ساڵە کەسانێک من دڵنیام کە هەیە کەسانیان هەبووە تعینیان کردوون بە نایاسایی بۆم بنێرە بۆی ئێمەش بە دوواداچوونی کاری پەرلەمانتاری و کاری پەرلەمان ئەوەی بە دوواداچوون بۆ هەموو شتێ بکە باشە بەس لە پەرلەمانە تا چەندێک گرینگە ینی بۆچی وەکو پەرلەمانتانە فشار دروست ناکەن یاسای بودجە بۆ نمونە بێتە پەرلەمان چونکە ئێستا بازوەکی کە بودجەی هەرێم زیادی کردووە بۆی پێش کەس یاسای بودجە بوو ساڵانە 25,000 هەلی کار دەڕەخسێنرا بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان من بۆ خۆم تا ئێستا دوو جار بە فەرمی داوام کردووە کە یاسای بودجە ئەبێ بێتە پەرلەمانەوە با هەموو لایەک بزانن بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنەکەتان لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە ئەبێت هەموو سەری ساڵێک پێش کۆتایی مانگی دە حکومەت بودجە بنێرێ بۆ ناو پەرلەمان بۆی موازنە تەصدیق بکرێت و ئەوەش بزانن کە لە عێراقا ئەگەر لە دەستوری عێراقیە هاتووە و لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش هاتووە ئەبێ هەرێمەکان ئەوە گەر دوو هەرێمە ئەبێ هەرێم هەتا کۆتایی مانگی دا یعنی 11 ئەبێ ئەو بودجە مصدەقەی ناردبێت بۆ ئەوێ تا ئێستا ئەمە نەکراوە بەڵام جێی خۆشحاڵیە من پێم خۆشە ئەو بینەری ئێمە هەر شتی ناخۆشە بیستێ با شتێکی خۆش ببیستێ من دوێنێ لە تا درەنگانی شەو لە پەرلەمان ماینەوە بەگە بەرپرسێکی باڵای حکومەتە قسەمان کرد بەڵێنی ئەوەیە و دڵنیایی ئەوەیە کە تا کۆتایی ساڵی موازنە ئەو بڕەپارەی کە بەغا
بۆ حکومەتی دابین کردۆ یەت دڵنیابن لەوە بە پێی ئەو وتەی ئەو بەرپرسە باڵایە موچەی فەرمانبەران وەکو خۆی ئەبێ بدرێت کە وەکو بەڵێنیان نابوو ئەگەر بڵێنەکەیان سەری نەگرت ئەوە من دڵنیاتانەکەمەوە خۆم بە دوواداچووەکو مناوەکەی ئەلانەکەم یعنی ئەم موچەی بۆ فشار بۆ مەسەلەی زۆر زۆر کەمە بەردەوام ئەوە تا ئێمە داوامان کردو خۆی بە من ئەرزی جەنابەت کەم هەر دیسان و حەزم لێیە بینەری بەڕێز پرسیار بکەن بێن بۆ پەرلەمان دێخەمان بگرن بزانن بۆ چییە کاری ئێمە چییە کاری ئێمە ئەوەیە یەکەم جار پرسیارەکەی دووەم جار بیرخستەوەیەکەیتەوە سێم جار وەزیر بانکە اینجا هەتا ئەگاتە ئەوەی کە ئەگەر نەبوو داوای لێسەندنەوەی متمانە لە وەزیر و لە سەرۆکی وەزیرانەکەی دڵنیابن من ئەتوانم ئەوە بکەم بۆ خۆشم هاوڕێیانی تریشەمووی من مزادە بەسەر کەسانەکەم زۆرینەی هاوڕێیان لەو هۆڵی پەرلەمانەیە لە فراکسیۆنە جیاوازەکان کەم تەرخەمی ناکەن لەوە بەڵام من هەتا بگاتە ئەوەی کە ڕۆژێک بێت داوای متمانە لێسەندنەوەی سەرۆکایەتی ئەم حکومەتە بکەم ئەیکەم لەسەرەوەی کە ئەبێ بودجە بێت چونکە بودجە ئەگەر ئێمە نەزانین ئەم حکومەتە چەنی هەیە نازانین چەنی لێ داواکەی باش ئەمە هەر ساڵە بودجەی نەهێناوە خۆی مەش لێی ناپارڕینەوە منەتیشمان پێ من بۆ خۆم منەتم پێیان نییە من هەر بۆ نمونە پێ دەڵێم کاکە گیان نە قەرزاری 1 دیناری ئەم حکومەتە فاشیلانە بووم و نە منەتیشم پێیانە لەبەرەوە سەربەرزانە و دلێرانە ئەم 4 ساڵی خۆم تەواوکەم و ئەگەڕێمەوە سەری شەکەی خۆم لەبەرەوە دڵنیابن لەوەی هاوڕەکانیشم زۆر لە هاوڕەکانیشم ئەمە ڕویا بۆچونیانە لە فراکسیۆنە جیاوازەکان لەبەر ئەوە دڵنیابن هەندێک کەس تاڵا ئەم پەیامە بگەێنم ئیتر کێشەنیە گە بەشداریش نەبم هەندێک کەس بە ئانقەس لە دەسەڵات و لە دەسەڵاتیش نەبن بە ئانقەس یەن ڕەوش و دەموچاوی پەرلەمانتار و پەرلەمان ناشرینەکە کە زۆر ناحەقە بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین ئەوە بە جددی قسە بکەین هەندێک کەس هەیە لە میدیاکان لە سۆشیال میدیاکان دیعایی ناشرین بۆ ئەو دەستگا مهمە ئەکات لە هەیبەتی کەمەکات و اینجا لە حکومەت و لە دەروی حکومەت لە هەردوو لایەن مستەفیدن هەردوو لایەن مافیان بەڵام دڵنیاتانەکەمەوە من بەش بە حاڵی خۆم ئەوە نەی ئەو کورسیی من هەیە هاوڕەکانیشم دڵنیابن ئەو کورسیی من هەیە بە وجدان بەکارێنم لە کەس فڵ ناکەمەوە لە هیچ شتێک فڵ ناکەمەوە نەک قسەم پێ بوترێ بەڵکو ئەگەر گولەش بارانیش بکرێ هەر لێرەشەوە ببوورە من لەسەر بە دوواداچوونم بۆ سوالکەرەکانی شاری سلێمانی هەڕەشەی کوشتنم لێکرا اینجا تۆرە باسی بجەکە لەوەرە هەر لێیان ناترسین و دەسەڵیش ناکەن و باشە سپاس دەکەم دواترەگە دەرفاتە بدەگەرم بۆ لابەرز کاکاس و سەبارەت بەوەی کە چەند جار خۆپیشاندانتان کردووە هیچ وەڵامێک کە بووە بۆن لە بەردەم ئەنجومەنی وەزیرانش خۆپیشاندانتان کردبوو هیچ لایەنە پەیوەند دەرکەی چیان پێوتون ئێمە لە 5/2020 خۆپیشاندانی سەرتاسەریمان وەکو یەکەم خۆپیشاندان ئەنجامدا و خۆشبەختانە وەلو بەپێی تموحی ئێمە نەبوو بەڵام چەند ئەنجام پەرلەمانێک پەرلەمانتار نابڵم بۆ نمونە وەکو ئەنجومەنی وەزیرانی قسەیەکیان لەگەڵ دێمە سەرەوەش وەکو ئەندام پەرلەمانەکان چەند ئەندام پەرلەمانێک یاداشتەکە و داواکارەکانی ئەمەیان بەرز کردەوە پەرلەمان و لەلایەن پارێزگای سلێمانیشەوە بەڵێنی ئەوەیاندا ئەترەوە نازانم بەرزیان کردوتە یانە بەڵێنی ئەوەیانداکەوە داواکارەکانمان بەرزکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوە بوو ئێمە بۆ ماوەی نزیکەی 8 ڕۆژ هیچ وەڵامێکمان وەرنەگریت دوای ئەوە خۆپیشاندانی ئەمڕۆمان ئەنجامدا ئەویش سەرتاسەری بوو نوێنەرانمان لە هەولێر بەڵێ نوێنەرانمان لە هەولێر دوای ئەوەی خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیران کرا لە هەولێر داوایان لە ئەنجومەنی وەزیرانەوە داوایان لێکرا چەند نوێنەرێکمان بچنە ژوورە و داواکارەکانیان بخەنە ڕوو ئەو بوو دوو نوێنەر سێ نوێنەرمان ڕۆشتە ژوورەوە و داواکارەکانیان داوە ئەوان ئێستاکە نزیکەی هەفتەیەکیان داوە کە وەڵامی ئێمە بدەنەوە وەکو تا ئێستاکە جگەل لەمە هیچ وەڵامێکی بڕواپێکراما وەرنەگرت باشە بەس بە دیاریکراوی ئەوانەی کێسە دانەمەزراون بۆ نمونە دەرچووی چەند ساڵە تەواوی کردبێ دانەمەزراوێ وەکو بە فەرمی لە 2012ەوە دەرگای دامەزراند داخراوە بەڵام پێشتریش کە دامەزراندن هەبووە بە پێی پاڵپشتی و تەسکیی حزبی بووە و چەندەها دەرچوومان هەیە خەلیجی 2010 خەلیجی 2011 و تا ئێستاکە دانەمەزراوە باش ئەی وەکو کەتی تایبەت حکوومەتی ئەم جارە باسی لەوەت کرد کەلی کار
لە کەرتی تایبەت دەرخسێنێ هیچ ینیەوە بۆ من دەرچوان سەدانی کەرتی تایبەتیان کردووە کە ئاهەلی کار هەیە نییە ئێمە لە داواکارەکانمانە بۆ ئەوەی پاساوێکیان نەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تاژیدی لای هەمومان ڕوونە ئەگەر ئەو ڕێژەی کەوا هەیە هەر هەمووشی دامەزرێنێ ئەشتوانێ حکوومەت ئەتوانە دامەزرێنێ بەڵام ئێمە داوای دامەزراندن و دابینکردنی هەلی کارەکەین تەنیا دامەزراندنە دابینکردنی هەلی کار بە شێوەیەکی شایستە بەپێی ئێمە داواکرا لە داواکارەکەمان بەپێی یاسای کاری عێراقی مامەڵە لەگەڵ کەرتی تایبەت تا بکرێەوە بتوانرێ موچە و ژیانێکی شایستە بە کارمەندانی کەرتی تایبەت ببەخشرێت باشە بەرداوامیش دەبن لە خۆپیشاندە بەڵێ بە تاکیدی ئێمە هەتا وەرگرتنەوەی تەواوی مافەکانمان هەتا گەڕانەوەی شکۆ بۆ پرۆسی خوێن و بڕوانامە بەرداوام بین لە خۆپیشاندانەکە باشە کەکتۆر ئەم دانەمەزرانە چەندە کاریگەری لەسەر دابەزینی ئاستی زانستی شێرە بۆن لە زانکۆ و پەیمانگەکانە من پێش حەزەکەم دوشتی خۆش بڵێم یەکەم کاکسیروان ماشەڵام ماوە ئەوە نەوتیانە توخوا پێم مەبرە توخوا پێم مەبرە بۆ توێژەوەی زۆرەوتەوە کاک من دڵنیام کاگاسۆوە ماشەڵا خۆیان خاتری حکوومەتیان زۆر گرتووە وەڵامیشانەداتەوە بە تەئکید چونکە ئەمان نووسیویانە لە پەسەندکردنی بودجە شتێک ببێت کاکە بودجە لە کوردستانەوە نەماوە هەر نایش بێ و کاتالە کاکە بەسەر چاوکەی بودجە بۆ جوابتانە دێنەوە سەبارەت بە خوێندن کاک حەکیم خۆی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستانە وەک چۆن سیستەمەکان هەمووی تێک دراوە سیستەمی خوێندنیش لە کوردستانە تێک دراوە یعنی ئێستا قوتابی لە سەرەتایی هەتاوەکو زانکۆ تەواوەکە تاوەکو ئێستا ئەوەنە بە تێکەڵی ئەخوێنێ نازانێت چی ئەخوێنێ چۆن ئەخوێنێەوە چۆن وەرەگرێەوە چۆنیش دەرەچێت جاران لە هەرێمی کوردستانە بە یەکێکیانەوت بخوێنە فلانە کەسی براد مامت فلان دراوسێ ئەمە ئەوە خوێندی بووبەوە وای کرد ئێستا مۆزەفە معاش وەرەگرێت چیەکە ئەمانە جاران بەمە هانی خەڵکیانەدا بخوێنێ ئێستا ئەڵێ کەسێ بخوێنێ لێ بۆ بخوێنم خۆ من ئەوە نییە فلانە کەس خوێندی ویچی نەبوو بە هێزی سەفیتەریە چیەکە لەگەر هەموو ڕێز و حرمەتم بۆ هەموو پیشەکان کە هەیە بەڵام لەگەڵ ئەمە خوێندن لەم وڵاتە بەرەو دوا ڕۆیشتووە لەگەڵ ئەوەیش کە بۆ نمونە زۆر ئاسان کراوە دەرەجەیە بە حساب بەڵام هیچ ناخیچی تیانە بەهای خوێندێک باش باز لەو دەکە کە دامەزرانی هەرنی ئەی بۆ هەن لە زانکۆ پەیمانگەکان ئەگەر بە کورتی وێ سپاس دەکەم بەسەر چاو ئێمە لەم وڵاتی ئێمە کار حەکیم گرنگە یعنی هەنێ شوێن پێکەوە ببەسی تۆ بێت زانکۆ دەستی کار بازار بەیەکەوە ببەسی ناکرێت زانکۆ یعنی دەرچوویەک بخاتە کۆمەڵگاوە زیادیکە بۆ سەرژمارەکان ئەمە ئێستا ئەوەی کە هەیە زۆر خۆی زیاترە کاکە بۆ نمونە بەشی فلان لە کۆلێژی فلان ئەم بەشە ئەم وڵاتەی ئێمە بەس دەرچووەکانی دامەزرێنێت تا 15 ساڵی تریش پێویستی پێی نابێت ئێوەرە دایخە بەشێکی تر کەرەوە کە پێویستت پێێتی کە کەرتی تایبەت پێویستی پێێتی بۆیە ئەم باشە با یەک دەقە وەکو چارەسەریانی بۆ ئەم بێکاریە وەکو چارەسەر لە سێ خاڵی زۆر کورتە یەکەم ئەنجومەنی ڕاژە لە هەرێمی کوردستانە یاساکەی بۆ دەرچووە ئەمە لە خزمەتی دەرچوانە هیوادارم ئەم دەرچوانە ئەم ئەنجومەنە ئەکتیڤ بکرێت دووهەم یەکلایکردنەوەی حکوومەتی هەرێم زۆر بە جورئەتەوە بڕیار بدا بە من فڵانە کەس تۆ یان کەرتی تایبەت هەڵەبژێری یان کەرتی گشتی هەڵەبژێری لە کامیانێکیت کەرتی تایبەت یان گشتی تایبەت گشتی بۆت نییە تەعین بێ یان ئەم دوانەم ناوێ ئەرزێکتە دەمێ پرۆژەی تیابکە ئەمە سێ ئەمە یەک دوو هەموو کەسانی کە تەقاوت بن کا حەکیم لە وڵاتی ئێمە ساڵانە چەند دانەیەک تەقاوت دەبێت ئەبێ هەرێمی کوردستان حکوومەت بێت بە شەفافانە بڵێ ئەم ساڵ ئەوەنە 1000 کەس تەقاوت بوو خانە نشین بوو ئێمە ئەوانە 1000 کەس دائەمەزرێنین بەو ڕیزبەندی کە هەیە لە کوردستان ئەمانە بەلای منەوە چارەسەر سپاس دەکەم کاکسیروان دەقەیەکیش بۆ بەڕێزت پێ دوایە دەبێت چارەسەری کاتی بۆ نمونە بۆ ئەم باردۆکە چارەسەری دێشکانیش نەبێت چی بێ بۆ هەلی کار بە کورتی بێ سپاس دەکەم هەر زۆر بە کورتی لە بری ئەوەی کە ئێمە بچین ئەم گەنجانەمان بڕوخێنین پاڵ نەربین بۆیان دوێنێ شەو
لە هەولێر بیستە لە لای پارکی سامی عەبدوڕەحمان چەند گەنجێک هاتوون دەرچووی کۆلیج و پەیمانگەکانن پاسێکیانی ناو کەرەبانێکیان هەمبرگرە فرۆشن یعنی ئەم ڕۆپیان لابردوون لەبەرەوەی هۆکاری ئەوە سیمای شاریان وەڵڵا سیمای شاریان جوان کردووە یعنی من دێرەوە داوا لە بەڕێز کاک فرسەت سۆفیەکەم پارێزگاری شاری هەولێر بەدەوادا چونێکی بۆ کەم زان ئەو هاوڕیانە لەوێ هەلی کاریان بۆ 4 کەس کردووە 4 عەربانیانی 16 کەس هەلی کار هەر ئەوە نییە تۆ دایمەزرێنی تۆ پاڵپشتی بە دکتۆر ڕاستە فەربێت پاڵپشتی بە قەرزی شیمێرێ پێی بڵێ بڕۆ قەرزێک بکە دوکانێ بکەرەوە من هاوکاری دەکەم ساڵێک پارەی کارەبای لێ مەسەنە کورە نازم وڵڵاهی زۆر ئاسانە ینی سیستەمی وڵات بەڕێوەبردن ئەگە قۆرەکاری نەبێت زۆر ئاسانە بەڵێ ئێستا بیمەی بێکاری و قەرزی بچووکیش نەما لە هەولێر و لە دوهۆک هەمووی ئەوانە بمبورن لە کەلیمەی ساختەچێتی ینی بەس ساختەچێتیە من چەندین گەنج ئەناسم دەرچووی کۆلیژ و پەیمانکانن لە کۆمپانیای سکوریتەکان دابش کرد دانیشتم 12 ساعتی ژەکەن لە گوندی فلان و فلان و لەبەر کافتریەکانە دایانناون بڕوان پێەکەن موچەی مانگەکەی بەش یەک قەمسەڵە ناکات بەم زستانە بە سەرمایە هی کوڕی فلان و مەسئولی فلانە ئەمانە ینی وجدانیان بیمەی چی و شتی چی بەشی پێڵاوێکی جوان ناکا کە وەکو پۆستالێکی ئەسکەری بێت لەبەری کات یعنی ئێمە مستەوای ژیان لەم وڵاتەیە جیاوازی چینایەتیان وا دروست کردو بە سیستەم وایان لێ کردووە کە خەڵکێکە لە تەبقەی ئاسما بژی خەڵکێکی لە عەرزا بژی بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەرەزان سیروان بابانەدانی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر بێسون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاسۆ بەرزنجی سەرۆکی ئەنجومەنی گشتی دەرچوانی دانەمەزراو سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکاران خواتان لەگەڵ